سلام عليكم طالبانی بەڕێز ئێوە شیکاری ڕاهێنانەکانی بابەتی ئەمرازی بانکردن لە ڕاهێنان یەکەم بسمیلای لێ دەکەین. ڕاهێنان یەکەم بەڵێ ئەم ئەمرازان لە ڕستەدا بەکار بهێنا ئامرازی ئا ئۆ ئادەی هەی لەگەڵ بزوێنی کورتی ئەمەش دەڵێن ئاکوڕی باش پێنووسەکەتم بدێ ئایەکە بریتە لە چی؟ بریتە لە ئەمرازی بانکردن. ئۆ بابێن شەهید نەگری ئۆ بریتە لە ئەمرازی بانکردن. ئەو زارە ئادەی قوتابیان وانەکە بنووسنەوە ئادەی بریتە لە ئامرازی بانکردن. هەی شێرە پیاو تۆ بوێریت هەی بریتە لە ئامرازی بانکردن. ئەو جارە کوڕە کتێبەکەت فڕێ مەدە لێرەدا ئەو بزوێنی کورتە دەبێتە ئامرازی بانکردن. ڕاهێنانی دووەم لەم ڕستانی خوارەوەدا ئامرازی بانکردن و ناوی بانکراو دەربهێنە. ڕستەکان ئەوانن ئامرازەکان ئەوانن ناوە بانکراوەکانیش ئەمانن. بۆنمە ڕستێکم دەڵێ دایکە ببێت تۆ ناژیم بزوێنی کورتەکە دەبێتە ئامرازی بانکردن دایک دەبێتە چی؟ دەبێتە ناوی بانکراو کەواتە بەو شێوەیە. ئەو جارە دەڵێم ئەرێ مامۆستا ڕێگان بدەی بچمە دەرەوە ئەرێ دەبێتە ئامرازی بانکردن مامۆستا دەبێتە ناوی بانکراو. ئەو جارە هۆ برای جوتیار مایەی شانازی مانیت هۆ بریتە لە ئامرازی بانکردن برای جوتیار بریتە لە چی؟ بریتە لە ناوی بانکراو. ئەو جارە کوڕینە ئەمڕۆ ڕۆژی تێکۆشانە لێرەدا بزوێنی کورتەکە بریتە لە ئەمرازی بانکردن کوڕین کە بەخۆی کوڕانە دەبێتە ناوی بانکراو لێرەش ئاماژەمە پێداوە بەخۆی کوڕانە باشە کاچی خۆم بەس لەوەرە ئەمرازی بانکردن بریتە لە بزوێنی کورد ناوەکەش کۆیە ئانەکە دەگۆڕە دەبێتە هین. ئەو جارە دەڵێت دەڵێ هەی برایە کورد بە ئێکگرتنێ سەر دەکەوین هەی برای کورد بە ئێکگرتن سەر دەکەوین هەی بریتە لە ئەمرازی بانکردن هەروەها برایە کورد بریتە لە ناوی بانکراو. ڕاهێنانی سێەم وەڵامی ڕاست هەڵبژێرە خاڵی یەکەم ئادەی خوێندکاران بە باخچەی خوێندنگاکەمان بژار بکەین. ناوی بانکراو کاو لەمانەیە قوتابیانی بڕێز گوتوە ناوی بانکراو دەکەوێتە دوای ئامرازی پەیوەندی ئەو ئامرازی پەیوەندی ئەو ناوی بانکراو. خوێندکاران چی وەرگرتیا؟ ئانی وەرگرتیا. باش خوێندکاران یەک کەسەیان دوو کەسە؟ وەڵای مامۆستا یەک کەس نییە لە کەسێک زیاترە کەواتە کۆیە مادەم ئانی وەرگرتی عنی کۆیە یەکەسە ئەو دوو دەچنە دەری ببینێتەوە پا و تا. باش خوێندکاران ئەکەی وەرگرتیا ناوەڵە کەواتە دەبتە کۆی نەناسراوە. ئەگەر بیگوت بە خوێندکارەکان دەبووە کۆی ناسراوە بەس لەبەرێ دەڵێ خوێندکاران دەبێتە کۆی نەناسراوە. خاڵی دووەم چ کاتێک نیشانەی کۆ یعنی ئان دەگۆڕێت بۆ یین ئەگەر ئامرازی بانکردن بزوێنی کورد بێ ئامرازی بانکردن ئەی بێت ناوی بانکراو نێر بێت ناوی بانکراو نێبێت تەوان ئامرازی بانکردن بزوێنی کورد بێت. ئەوە ئامرازی ئەگەر ئامرازی بانکردن بزوێنی کورد بێ نیشانەی کۆ ئان دەبێتە چی؟ دەبێتە یین. خاڵی سێم لە کام ڕستەدا لە کام لەم ڕستانەدا بانکراو گرەی ناویە باشە. خاڵی یەکەم ئا کچێ باوکت بانکە ها کچێ بەخۆی کچە ناوەکە گرین ینی گرەی ناوی نییە بەڵکو ناوێکی ڕەگەزی مەیە. ئەرێ برا تاکەی بێدەنجیت ئەها برا ئەوش گرەی ناوی لێ یەک کەسە. هۆ برا دیسانەوە برا ئەوش یەک کەسە. ئەو زارە ئەی برای کوردم ئەها برای کورد ئەوە گرەی ناوێ گرەی ناوی ینی دوو وشەبیتن کەواتە وەڵامی تا بێتە لە وەڵامی ڕاست و دروست. چوارەم کام لەم ئامرازانە بۆ بانکردن بەکاردێت کە تاکو و ئادەی یاخود بۆ ئادەی بۆ ئامرازی بانکردن بەکاردێت. پێنجەم ئامرازی بانکردن کام لەوانە بانک دەکات؟ ناوی تایبەتی ناوی گشتی جێناوی سەربەخۆ وەڵامی با و پا ڕاستن. دەمە قوتابیانی بەڕێز وەڵامی با و پا وەڵامێکی ڕاست و دروستە. ئەوە کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنە لە مەلزەمەکان دامنەوە تاکو سوودی لێبینی و لە کۆتایی پرسیارەکانیشدا وەڵامەکان دانراو توانین سوودی لێبینی بۆ کاتی ئیمتحان یاخود بۆ شەوی ئیمتحان ئاسەکەی خۆت هەڵبسەنجێنی تا ڕێکۆردێشتر وانێشتر هەر شاو سەرفراز کامرا بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.